ئازانی کورسات نیوز سڵاوتان لەبێت تەوەرێکی نوێی بەرنامەی فایل و دیاردەتان پێشکەشەکەین. لە بەرنامەی ئەم جارەماندا باس لەو گەنجانە دەکەین کە کۆمەڵێک چالاکوان و ڕۆژنامەنووس لە دەڤەری بادینان دوای ئەوەی کە هەرێکێکیان بە حکم دران بۆ ماوەی 6 ساڵ و ئەمە دەنگۆیەکی زۆر و دەنگدانەوەیەکی زۆری بە دوای خۆی داهێنا. چونکە هەندێک پێیان وایە ئەو بڕیارەی کە لەلایەن دادگاوە دراوە دادگا سربەخۆیی خۆی لەدەستداوە و لەژێر کاریگەری دەرەکیدا ئەم بڕیارە دراوە و بە پێچەوانەوە هەندێک ڕایتر لەگەڵ ئەوەیە کە بەڵێ ئەوەی کە دادگاکان کردوانە بە هیچ شێوەیەک سربەخۆی خۆیان لەدەست نەداوە و بەپێی کۆمەڵێک یاسا ئەم بڕیارە دراوە. ئەوەی کە گرنگە بپرسین ئایا ئەو بڕیارە لە چوارچێوەی سربەخۆیی دادگادا دراوە یاخودنا و ئەو تاوانی کە ئەم کەسانە کردویانە دەچێتە بابی سەرپێچی ڕۆژنامەنووسیەوە یاخود کەیسێکە لە دەرەوەی کاری ڕۆژنامەوانی و میدیای ئەلکترۆنی و سۆشیال میدیا. هەرچەندە لە ئێستادا ئەو بڕیارە پلەی کۆتایی وەرنەگرتووە، بەڵام ئەوەی کە گرنگە بپرسین ئەگەر بێت و هەڵەیەک لە دەرکردنی ئەم بڕیارەدا هەبێ دەکرێت ڕاست بکرێتەوە و هەڵەکان چین و لەکوێدا هەڵە کراوە. ئەمە لە ئێستادا دەنگۆی تەنها ناوخۆیی نیە بەڵکو لە ڕووی جیهانیشەوە دەنگۆی بە دوای خۆی داهێناوە بۆیە دەکرێت قسەی لەسەر بکرێت و هەڵەکان لەکوێدایە ڕاست بکرێتەوە. راپۆرتێکمان هەیە راپۆرتەکە بینین و لەگەڵتان درێژە بە بەرنامەکەمانەی فەرموو. دۆسیەی دادگاییکردن و تاوانبارکردنی 5 ڕۆژنامەنووس و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی و هاوڵاتی لە بادینان شەپۆلێک لە کاردانەوەی بەدوای خۆی داهێناوە. ئەو شەپۆلە ڕەنگە هەر لە چوارچێوەی ناوخۆیدا نەمێنێتەوە، بەڵکو سنوورەکانیش بە خێرایی دەبڕێت و دەگاتە کۆمەڵگەی نێودەوڵەتی. لە پاش خۆپیشاندانەکانی بادینان و بەرزبوونەوەی دەنگی ناڕەزایی لەو ڕەوشە ئابوورەی لە هەرێمی کوردستاندا هاتبووە ئاراوە، ژمارەیەک لە ڕۆژنامەنووس و چالاکوانان و هاوڵاتیانی ئەو دەڤەری هەرێم دەستگیرکران. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا لە پرۆسەیەکی دادگاییکردندا 5 لەو دەستگیرکراوانە لە دادگایەکی هەولێر بە 6 ساڵ زیندانیکردن حکم دران. هەرچەندە حکومەکە نەگەیشتۆتە دوابڕیار و چاوەڕێی دادگای پێداچوونەوە دەکرێت بۆ یەکلاکردنەوەی، بەڵام کۆمەڵگە بەسەر دووبەرەدا دابەش بوون. دابەشبوونی کۆمەڵگەی کوردستان بەسەر دوو بۆچوونی جیاواز لەمەڕ ئەو بڕیاری دادگاکەی هەولێر تەنها پلاتفۆرمە جیاوازەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی نەگرتوێتەوە، بەڵکو لە بەرزترین ئاستی دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە قسەی لەسەر دەکرێت و بە جۆرێک لە جۆرەکان هەم ڕەخنە هەم داوای دادبینیەکی ورتر و ڕاشکاوانەتر دەکرێت بۆ دۆسی ئەو 5 دەستگیرکراوەی بادینان. بەرەیەکی دیکەش پێی وایە پرۆسەی لێکۆڵینەوە و دادگاییەکەی ئەو 5 هاوڵاتیە تەواو یاسایی و سربەخۆیانەیە و گومان خستنە سەر ئەو ڕێوشۆنانی گیراونەتە بەر تەنها مەبەست لێی دروستکردنی گومانە لەسەر دەسەڵاتی دادوەری و لەوێشەوە لێدانە لە چەند کەسێکی دیاریکراوی دەسەڵاتی جێبەجێکردن. بە ژێرەی یاسا ئەنجومەنی دادوەری و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستاندا تاو سربەخۆیە. هیچ دەسەڵاتێکی دیکەی حکومڕانی و سیاسی بۆی نییە دەزوەردان لە کاروبارەکانیدا بکات. هەرچەندە بە ژێرەی دەقە یاساییەکە هیچ بوارێک بۆ دەزوەردان نەهێڵدراوەتەوە، بەڵام بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێیان وایە لە بنەماوە دەسەڵاتی دادوەری پێویستی بە پێداچوونەوەی تەواو هەیە و دەبێت بە جۆرێک ئەنجومەنی دادوەری دابمەزرێنرێتەوە کە هیچ حیزب و لایەنێک دەزوەردانی تێدا نەکات. ئەو داواکاریەش بۆ ئامانجەیە کە لە ئایندەدا هەر بڕیارێک لەلایەن دادگاکانی هەرێم و بۆ هەر دۆسیەک دەرکرا گومانی نەخرێتە سەر، جا تۆمەتبارەکە هاوڵاتیەکی ئاسایی بێت یاخود بەرپرسێک بێت و لە تاوانێکەوە تێوەگلا بێت. ئەگەر هەرێمی کوردستان دڵنیایی نەدات لەسەر بەخۆبوونی پرۆسەی دادوەری کۆی دەسەڵاتەکەی دەکەوێتە جێی گومانی کۆمەڵگەی نێودەوڵەتی، هەم دامەزراوەکان هەم ڕێکخراوەکانیش چاوپۆشی لێ ناکەن. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان، لەگەڵتان بەردەوامە بین بە میوانداری هەریەک لا بەڕێزان کاروان ئەنوەر سکرتێری لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسان، کارزان فازیل بەڕێوبەری ڕێکخراوی DHRD بۆ مافەکانی مرۆڤ، ڕێباز یوسف سەرۆکی تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیان هەیە و لە پیجی کورسات نیوز ڕاستەوخۆ ئێوەی بەڕێزیش دەتوانن کۆمنتەکانتان بکەن، هەر پرسیارێکتان هەیە ئێمە دەتوانین ئاراستەی میوانەکانی بکەین. کاک ڕێباز سلااوت لێبێت، من سەرەتایە مەلای جەنابەت ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. دادگایکردنی ئەم چالاکوانانەی بادینان بۆ بەم شێوەیە ناڕەزایەتی لێکەوتەوە، هۆکار چی بوو؟
زۆر سوپاس من سڵاو ڕێزم هەیە بۆ ئەوەی بەڕێز و بۆ میوانەکەشتان من بەڕاستی ئەوەی کە قسەم لەگەڵ کرا لەسەر من وا خۆم حاضر کرد بوو بۆ مەسلەی لەسەر ئازادی ڕادەربڕین و ئەوانە قسە بکەین نەک بۆ ئەو کەیسە بەرحاڵ مەڕاکردن نییە لە بەرپرسیارەتی ئەوانەش کە ڕاگیراون یاخود بەشێک لەوانە چاڵاگوانن و ڕۆژنامەنووسن بەشێکیان بەڕاستی بۆ مەسلەی با بڵێن خەمی گشتی ئەوەی کە پێی دەگوترێ مافی هاوڵاتیان هەندێکیان لەو چوارچێوەیە قسەیان کردووە ڕەیان هەبووە چاڵاکیان هەبووە ئەوانە بەڕاستی حەقی خۆیانە کە کۆمەلگا و ڕێکخراوەکان و سندیکان ڕۆژنامەنووسان و ڕێکخراوە مەدەنیەکان و پشتگیریان بکەن و بە دوواداچوون بۆ کەیسەکانیان بکەن و با بڵێن هەموو ئەو وردەکاریە کە لە دۆسیەکەدا هەیە بە دوواداچوونی بکەن بۆی 2000 ڕای گشتی بزانێت ئەم دۆسیە بەکوێ دەگا و سەبارەت بەوەی کە ڕاستە کۆمەلگا بەسەر با بڵێن بەشێکی ئەو نخبەیەی کە لە کوردستان مەسەلەن ئیدارەی چاڵاکی مەدەنیەکان یان ئەوانەیە کە بەڕاستی چاڵاگوانن یان ڕۆژنامەنووسان بەسەر دووبەرەدا دابەش بوون ڕاستی ئەوە مای نیگەرانیە بۆ ئێمە چونکە زانی لە کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستان و کاری ڕۆژنامەنووسیش بە یاسا ڕێک خراوە و هەموو کەسێک دەتوانێت لە چوارچێوەی ئەو یاسایەدا ممارەسەی ئەو حەقی خۆی بکە و چاڵاکی مەدەنی بکە و مەسلەی ئازادی ڕادەربڕین و مەسلەی ئازادی بە شێوەیەکی گشتی نابێ لە قاوەغ بدرێ بۆ چینێکی دیاریکراو بۆ هێزێکی دیاریکراو بۆ شارێکی دیاریکراو بەڵکو ئێمە پێمان وایە هەمومان لەسەر تاسەری کوردستان هەموو چاڵاگوانانی کوردستان هەموو ڕۆژنامەنووسانی کوردستان هەموو ڕێکخراوە مەدەنیەکان مافی خۆیانە و یاسا هەیە پشتگیریان دەکا بەپێی ئەو یاسا کارپێکراوانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن و ئەو کارانەی پێی تەنزیم کراوە کار بکەن و لە چوارچێوەی بنەما بنەڕەتیەکانی یاسای کاری ڕۆژنامەنووسی و کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستان با بڵێن ممارەسەی کاری خۆیان بکەن سەبارەت بەوەی کە ئەزانی خاتون من ڕەنگە یەکی تۆزێک جیاوازترم هەبێت لەوەی کە لەو بۆ چوونانەی کە ئاراستە دەکرێن بۆ نمونە ڕۆژنامەنووس 2000 ئینسانە و چاڵاگوانی مەدەنیش 2000 کارلێکی هەیە لەگەڵ کۆمەلگا و ڕێکخراوەکانەوە هەموو ئەوانە بەڕاستی ناکرێ بە دەربن لە لێپێچینەوەی یاسایی یاخود بە شێوەیەکی دی ئەگەر من باسی ئەوە بکەم ناکرێت بۆ نمونە حەقی ڕەها هیچ کەسێک لە کوردستان مامۆستای زانکۆیە مەلای مامۆستای ئاینیە ڕۆژنامەنووسە چاڵاگوانە هەر کەسێک کە هەیە هەروەک باسم کرد دەبێ بەپێی ئەو بنەما بنەڕەتیانەی هەن بەپێی ئەو یاسایی کە کارەکەی بۆ ڕێک خستووە بەپێی ئەو یاسانە بەڕاستی کار بکە و ناکرێ ئێمە با بڵێن ئازادی تێبگەین هەر کەسێک بۆ نمونە وا لە ئازادی بگا کە هیچ سنوورێک نییە تو دەتوانی هەموو ڕەمزە نیشتیمانیەکان با بڵێن ئیهانەی هەموو ڕەمزە نیشتیمانیەکان بکەیت دەتوانی زۆر باشە ڕێبازمن دواتر ئەگەڕێمەوە لای جەنابێت باز لە سنووری ئازادی ڕادەربڕینەکەین دواتر ئەگەڕێمەوە لای جەنابێت کاک کاروان کاک ڕێباز ئاماژەی بۆ کرد کە چالاکوانان و ڕۆژنامەنووسانیش ناکرێت بە دەربکرێن لە لێپرسینەوە جا ئەوەی پرسیار ئەگەر بەتایبەت ئێمە خوێندنەوەی بۆ ئەم کەیسە بکەین ئەکرێ بپرسین ئەو کەیسە یاخود ئەو کاری کە ئەوان کردویانە ئەچێتە بابی سەرپێچی ڕۆژنامەوانیەوە بەڵێ سڵاوم بۆ سەرجۆن بینەران ئەم بابەتە ئەتوان بڵێم بابەتێکی تازە نییە بەڵام لەوەیە تازەیە کە بۆ یەکەمین جارە حکم ئەدرێت بەسەر کەسێک لەسەر وتنی وشە لەسەر بڵاوکردنەوەی ڕێئی ئەجینات حکم زۆر دراوە لێرە بەڵام ئەم بۆ یەکەم جارە بۆ لەبەرەوەی کە ئێمە یاسامان هەیە لە جاتی یاسایەک دوو یاسامان هەیە تایبەت بە کاری ڕۆژنامەوانی و بڵاوکردنەوە یاسای دووەم تایبەت بە بەدەستهێنانی زانیاری کە تۆ یاسات هەبێت لە چوارچەوەی ئەو یاسایە ئەبێ کاری ڕێخستنی وتن و ڕەخنە و بڵاوکردنەوە و ئەوەی کە پێوترێت پۆپلیشین هەموو یشک پەیوەند بێ بە بڵاوکردنەوە لە چوارچەوەی ئەم دوو یاسایە بێ بڵاوکردنەوە ئێستا لێرە یاساکە بەڵێ عقوبی بۆ ڕۆژنامەنووسدانا عقوبی ئەو کەسەدانا ئای سزای هەیە سزاکە گرتن و حکم نییە بۆ لەبەری تۆ تەقەت لە کەس نەکردووە وشەیەکت بڵاو کردوتەوە لە بەرامبەر وشەکەیە سزایەکی مادی ئەدرێ لە ملیۆنێکەوە بۆ 5 ملیۆن جاری وایە دادوەر 50,000 غەرامەیەکە جاری وایە 5 ملیۆن جاری وایە کەناڵەکە 20 ملیۆن غەرامەکە ئەمە عقوبەیە ڕۆژنامەنووس بە دەرنیە لە لێپرسی بێگومان کەس حەسانی نییە یعنی حتا پەرلەمانتار و سەرۆک و زەعیم و ئەمانە بۆ لەبەری یاسا هەموو کەسی لە بەردەم یاسا وەکو یەک وایە بەڵام لێرە ئێمە کێشەی
بڵاوکردنەوە بە یاسای سزادان شتێکی نەشازە، حکمدان شتێکی شازە، ینی حکم نەدرام تایز ڕاستی ئەمە پێش کەسی تیرۆرکردی ڕۆژنامە نووسمانەیە ئەمانە تیرۆری سیاسین هەتاوەکو ئێستا بەداخۆڵن بۆ دادوەری ینی با بڵین بۆ دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە ئەو کەیسانی زیینو نەکردوەوە ئێستا پێنج کەسی کەشی هاتە سەر ئەنی پێنج کەسی حکومدارکردنی پێنج کەس کە لە گروپ چاتە قسەیان کردووە بڵاویان کردوێتەوە شتیان بڵاو کردوێتەوە بەرەحمەت بێمامجلال ئەم جارە قسەیەکی بۆ وشە بە وشە وەڵام بنەوە گولە بە گولە تۆپش بە تۆ بەڵام بنەوە ئێستا تۆ ئەم کەسانە هەستاون شتیان نووسیوە تۆ چۆن 6 ساڵ ئەیکەیتە ژوورەوە بە یاسایە کە پێم وایە بە دوایی کاکارزان ئەگەر باسی بکە مادی 156 یاسای سزادانی عێراقی ساڵی 1969 کە لە سەردەمی ئەحمەد حەسەن بەکر داڕێژراوە هەستاون لە 2023 تعجیل کراوە ئەی باشە کەواتە ئێمە بۆ ڕێز لە یاساکانی خۆمان نەگرین پەرلەمانی کوردستان ئێوە چۆن بێدەنگ ئەبن کە دوو یاسا لە لای ئێوە تێپەڕێنراوە دەرچووە دەنگتان لەسەرراوە سەرۆکی هەرێم خۆی بە شخصی ئیمزای لەسەر یاسای کاری ڕۆژنامەوانی و یاسای بەدەستێنانی زانیاری کردووە کە تو یاساکان بخیتە لاوە بی بە یاسایکی عراقی سزای 5 کەس بیت ئەمە یەکەم جێی پرسیارە دوو ئەو ڕۆژی کە وترا ئەمانە سیخۆڕن و ڕۆژنامە نووس نین با هاوڵاتی بن با ڕۆژنامە نووس نەبن بەڵام لەگەڵ وتنی کەلیمەی سیخڕەکەیە دەرەنجامی ئەم دادگایە دیار بوو کە حکمێکی زۆر قرس وەرئەگرن دوو ئەگەر سێ ئەگەر سیخۆڕن بۆ بە 6 ساڵ حکمی ئەی سیخۆڕ نابێ بە 6 ساڵ حکمی بی ئەگەر سیخۆڕ بێت ئەبێ بە یاسایەک ئەو یاسای با دوای پارێزەرەکان باسی بکەن بە یاسای خۆی سزا بن ئەگەر نووسەرە شتی نووسیوە با بە یاسای کاری ڕۆژنامەوانی سزا بدرێت یاسای کاری ڕۆژنامەوانی 6 ساڵی تیانە ساڵیشی تیانە مانگیشی تیانە جاری یەکەم غەرامەیە کە مادە جاری دووەم زیاکە سێم زیاکە ئەگەر گەشتە ئەوەی کە دووباری کردو کەناڵێکی لە داخێ ئەمە تو لێرەیە ئێمە هەستاوین 5 کەسمان تۆمەتبار کردووە کەڵم ئێمە مەبەستم لە دادگای هەولێرە بەداخەوە من پرسیارێکی کشم هەیە ئەمانە خەڵکی دهۆکن بوو لە هەولێر با بڵێن دادگایی یەکرێن دوای کوانیۆنەری پارێزەران کوانیۆنەری ئێمە وەکو سەندیکا ڕۆژنامە نووسان کوانیۆنەری لایەنەکان و ڕێکخراوە مەدەنیەکان نازانم من چی گوزەراوە لە ناو ژوورێکە لە سلێمانی ئێمە کە ڕۆژنامە نووسێک بانگ ئەکرێت بۆ پرسیار لێکردن هەتا نوێنەری سندیکا لەگەڵی نەڕوات دادوەر ئەگەر پارێزەرەکە بێ ئەگەر من بم ئەگەر هەر نوێنەرێکمان بێ لەگەڵ ڕۆژنامە نووسەکەی ئەڕۆینە بەردەم دادگا کە کەیسەکەی لەوانێ بە 50,000 غەرامە لی دەرچێ و لە ساڵەوەدی کەیسەکانی ڕۆژنامە نووس ئەیباتەوە لێرە بۆچی بەم شێوەیە بەڵام لەوێ ئەم دادگایە چۆن کرا من نازانم یعنی ئەو جەلسەیە ئێستا تەسەوری جەلسەکە ناکەم بەڵام ئەوە ئەزانم کە غەدر لە ئێمە ڕۆژنامە نووس کرا غەدر لە هاوڵاتیان کراوە و غەدرش لە دادگا کراوە و غەدر لە پەرلەمان کراوە لە سەرۆکی هەرێمی کوردستانیش کراوە زۆر باشە ئەگەڕێمەوە لا دواتر کەواتە کارزان ئەگەر کەیسێک بۆ نمونە لە دهۆکە بۆچی پرسیارەکەی کاکاروان بۆچی لە هەولێر دادگایی بکرێت دەوترێت بەشێک لەم کەسانی کە سزا دراون پێشتر لە دادگای دهۆک بە بەراعەت حکومیان بۆ دەرچووە بەڵام دواتر کە چوونەتە دادگای هەولێر بەم شێوەیە سزا دراون ئەمە لە ڕووی یاسایەوە گەر خوێندنەوەیەکمان بۆ بکەیت طبعا من حەزەکەم لە سەرەتا لەوە دەست پێ بکەم نیگەرانیەکان بەرامبەر بەم پرۆسی دادگایکردنی ئەم کەیسانی کە ئێستا حکمی تیا دەرچووە و قسەی لەسەرەکەین یعنی سەرەتای نیگەرانیەکان ئەگەڕێتەوە بۆ کاتی ڕووداوەکان خۆی یعنی ئەمە بیرمان نەچێت کۆمەڵی ڕێکخراوی مەدەنی چالاگێ لە هەرێمی کوردستان دەستی سەر بەخۆی مافی مرۆڤمانە لیژنەی مافی مرۆڤمانەیە هەر کاتێک خۆپیشاندانەکان ڕوویا لە سلێمانی ڕوویا لە هەولێر ڕوویا لە دۆکیش ڕوویا ئێمە بۆ هەریکێ لەمانە من حەزەکەم ئەو پەیامە ڕاستکەمەوە یعنی ئێمە لە کاتێکا لە کاتی بوونی هەر پێشێلکاریەکە ئەوەنی پێمان کرابێ ئێمە قسەمان لەسەر کردووە بڕۆن سەیری ئەرشیفی ڕێکخراوەکەمان بکەن و ئەو ڕێکخراوانی تر کە گرنگی من بوارەیەن لە کاتی دەستگیرکردنی هاوڵاتیان لە شاری سلێمانی و لە هەولێرا بەنوعێکی تر و هەر شتێک ڕوویا بێ ئەوەنی توانی بێتمان ئێمە قسەمان لەسەر کردووە و گاندومانە و ریپۆرت کراوە و بڵاو کراوەتەوە یعنی ئەمە بابەتێکە ئەوە نیت وڵا ئەمە تایبەتە تەنها بە مۆزوعی بادینانە نەخێر مۆزوعەکە حەزەکەم ئەمە ڕاستکەمەوە باز لە ڕێکخراوی خۆمانەکەم و باز لەو ڕێکخراوانەکەم کە گرنگی من بوارەیە ئەوەی کە نیگەرانەکەی دروست کرد لەم بابەتەیە ئەم خۆپیشاندانە لە دووهۆک ڕوویە لە مانگی 9 ڕوویە پێشتریش چەند خۆپیشاندانێک تر ڕوویە ئەوەی کە مامۆستا بەدەلوان تیا تۆمەتبارن لە مانگی تر دوای کەرنتین و ئەوانە ئەم خۆپیشاندانە ڕوویە ئەمانە قەلەقی تیا دروست بوو دواتر ئەمانە ئازاد کران بەڵام دوا جار کە دەستگیر کرانەوە ئەوەی کە زۆر نیگەرانی دروست کرد لای ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کاکەمانە تا 2 مانگ 3 مانگ بڕواتان بێ کە سوکارن هاتون بۆ سلێمانی بۆ لای ئێمە من ڕۆژێکیان کە سوکارێکیان هاتن حەز ناکەم ناوی بەرم کە هاتنە ئۆفیس بڕوا کە من یعنی خەریب دەستکەم بە گریان معقول لە دووهۆکەوە نەیتوانی بوو یەک شت بکە هاتوو بە سلێمانی باسی ئەوەیە کرد ئێوتیانە وڵای ئەو ڕێکخراوێکی مافی مرۆڤن و چالاکن ئەتوانن ئێوە هاوکاریمان بکەن یعنی بڕوا بکە
نەمەزانی چۆن جوابی بەمەوە ڕێگە ببینین یان نەدراون ئەو نازانین ئەم کوڕانەیەمە لە کوێن کاکەمان لە کوێ گیراون قسە بڵاو بۆەوە لە ڕسمیاتە نێردەری ئەوەی ڕاستپاردەی راپۆرتێنە دەوڵەتەکانی حکوومەتی هەرێم ئەوەی پەیوەندیەکان وتی ئەمانە لە دووهۆکن کە سوکانە چوون لە دووهۆ گوتیان کاکە لێرە نین گوازرانەوە بۆ هەولێر لە هەولێریش ئاگام لێ مەحامی و پارێزەر چووە کە بەپی نەسی بەندی یاسایی لە قانونی سوڵی محاکەمات جەزایی لە قانونی کاری پارێزەرایەتی ئاماژە بۆەوە کاکە مەحامی چۆن دیفاع حەقی کاکە لە دەستورە ئێمە مادەمان هەیە یعنی مافی بەرگریکردن مقدسە کەس نابێت دەستی بۆ بەرێ لێرەوە قەلقەکان دروست بوو یعنی گەرانەکان دروست بوو ریپۆرتی ئەم بابەتە کرا چاوی سەحافە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوی نێودەوڵەتی لەم بابەتە گەێنرا ئاسێکی زۆر بەرز حەزەکەم بزانی دوجار ئەوەی کە زۆر ئیتر نیگەرانەکانی گەیان دەلووتکە ئەو وتەی سەرۆکی حکوومەت و بەڕاستی ئەو وتەی سەرۆکی حکوومەت زۆر بەوازەحی پێش دادگاکە و پێش مافە یاسایی و دەستوریەکان کە و پێش ڕێکارە یاسایەکانی قانونی سوڵی محاکەمات کە و پێش ئەوەکە و ئەسڵان ئەوانە زۆر بەیان جار محامیەکان هەنیان دی بوو سەرۆکی حکوومەت هەموو شتێکی بڕانەوە باشە لەو کاتەیە ئەوەی کە دووبارە وای کردەوە کە نیگەرانەکان گەورەتر بێ ئەنجومەنی دادوەری لەم هەموو پرسە گەورەیە لەم وڵاتەیە ڕوویە من ئەتوانم ئێستا ئەوەی کە بیرمە هەر ئێستا پێت بڵم یعنی لە پرسی ئەوەی کە لە حەڤەی شوباتەوە باسکەین من پێشتریش نازانم زۆر شتێکە ڕوویە بەس من بالێەوە باسیکەین ئەم هەموو قسەیە کرا لەوەی کە تۆمەتبار لە سلێمانی و هەڵاتۆ چۆ بۆ هەولێر لە هەولێر و خەڵگاوە بۆ سلێمانی ئەم هەموو قسەیە ئەکرا خەڵک لە سزادان وەکۆڵە دەربازی ئەبوو لە شوێنێکە وەکۆڵێ پەنایان بۆ برد و هانایان برد بۆ شوێنێک تر و ئەگیرسایەوە ئەنجومەنی دادوەری قسەیەکی نەبوو وتەی مەکتەبی سیاسیەکانی هەردوو حیزبی گەورەی پێگەنەری دەسەڵات کە ئەم ئەیوب متمانە بە دادگای سلێمانی نیە و ئەوان یانوو متمانە بە دادگای هەولێر نییە ئەنجومەنی دادوەری بۆ قسەی نەکرد بەڵام لەم کەیسەیە کە ئەمە دوای ئەوەی کە سەرۆکی حکوومەت دەم قسەی کرد و ئەو نیگەرانی گەورەی لێکەوتەوە ئەنجومەنی دادوەریە بۆ ئەم پرسە ئەڵێ ئەمە ئێوە تەدەخولەکەن لە کاری دادگایە من ئەڵێم جەنابی ئەنجومەنی دادوەری بەڕێزان ئەو کەسانی کە لەوێن دادگا بە ناوی گەلەوە حکم دەرەکە کە بە ناوی گەلەوە حکمی دەر بە ناوی من و تۆ ڕۆژنامەنووس و مەحامی و خەڵکی ناوبازارەوە حکم دەرەکە ئەو خەڵکە بۆشی هەیە مراقەبە بکە لە پرسێکە کە پێچەوانەی یاسا و نەعەدالەتی و دادپەروەری پیان نەپارێزرێ خەڵک بۆی هەیە فشار بەرێ بەڵام ئەمەی ئێمە فشارە ئێمە تەدەخول نییە ئەمە دووشتە لە وڵاتە دیموکراسیانە بڕۆن لەو کەسانی کە لەم بابەتە مختصن ئەتوانی پرسیارکەین ئەوان پرسیار بکەن بزان ئەمەی کە ئەکرێ ئەوەی کە ڕێکخراوەکانی کا و فشار هێن و قسە ئەەکەین و ئەمەی سەحافە و بەڕێستان ئیشی لەسەرەکەن ئەمە تەدەخولکردنە لە قەراری محکەمە نەخێر ئەمە تەدەخول ناکەین بەڵام ئەوەی کە تەدەخولەکە مەکتەبی سیاسی حیزبەکانە ئەو کەسانن وەزیر و سەرۆکی حکوومەت و ئەوانن کە قسەیەکیان کرد ئەوەی ئەوان تەدەخولە بۆ لەبەر سوڵتەیان پێە بەڵام هاوڵاتیەک سوڵتەی نییە تەدەخولکە لە کاری محکەمە زۆر باش ئەگەڕێم وڵاتکەوتە کاکەرە باز ئەگەر ئێمە باس لە ئازادی ڕادەربڕین بکەین یعنی لە کەیسێکی وەهادا کاتێک کە تۆ ڕای ئەم قسەی لەسەر دەکات ئەم کە وەک کارزان ئاماژەی پێکرد ئەمە تەدەخول نییە ئەمە فشارە خەڵک مافی ئەوەی نییە لە کەیسێکی وەهادا فشار بکات زەوڵا خاتون من هیوادارم تو دوو میوانێت لە سلێمانی من بەتەنیا لە هەولێر داخل بووم بەقەت ئەوەی کە ئەوان کۆمەڵک شتیان وت کاتم پێ بدەی بۆی وەڵامی بدەمەوە ئەزانی من خوازیار نیم گوێبیستی زۆرێک لە بۆ چوون بم کە بۆنی شارچێتی لێدێ بەداخەوە و من بەڕاستی یعنی ئەو نەفەسە ئەو نەفەسە بۆ تەحلیل و ئەو نەفەسە ئەو ڕوئایە ئەو تعریفە بۆ مەسلەی کاری دادگا بۆ کاری ڕۆژنامەنووسی و ئازانی بۆنی شارچێتی لێدێ یعنی ئەوەی کە من گوێبیست بووم لە ئوستوڕە و شتەچێ ینی ئەو بەر زۆنی سەوز و نیلی بۆ نمونە ستۆکهۆڵمە و بەڵام هەولێر کۆریای باکوور شتیوانە بەڵام کاکە باس کەیسەکە پەیوەندی تەنها بە شارێکەوە نیە یعنی ئەمە پەیوەندی بە شارچێتیەوە نیە ئەمە ڕەئی عام و دەبێت قسەی لەسەر بکرێت بەڵێ جا ئەگەر بێمە سەر قسەکانی کاکاروان یعنی کاکاروان باز لەوە دەکا کە لە سلەیمانی مەسەلەن خەڵچێک ئەگەر ڕۆژنامەنووسێک بان کرا بێ هینی لەسەر لەگەڵ چووە لە سلێمانی بەڵێ کاکە تو لە شاری سلێمانی کەناڵێکی گەورەی وەکو NRT پێم بڵێ تۆ سکرتێری یعنی یەکێتی سندیکا ڕۆژنامەنووسانی بە چیاسایەک داخرا کاکاروان هەڵوێستان چی بووە؟ ئەگەر لە چاوەکانەی کاکە
نا آخر خاتون تو ئەگەر لەسەر چاوەرەکە قسەکەین بەڕاستی ئەمە نامانەوێت ینی جۆرەتی دروست بێت قسە کراوە دنیاە قسە کراوە ینی من پێم خۆش نییە بەرنامەکەی و ئاراستەی وەربگرێت لە شارەکەی تۆ دەکەس شەهید بووە پێم بڵێ ئەو ڕێکخراوەی ئەو برادرەی مافی مرۆڤ ئیشەکات و باسی ئەوواکەی لە دهۆکۆ خەڵکاتۆتە لای جەنابەت دەی نزیکتر ئەولاترە و نزیکترە ئیش لەسەر ئەو کەیسانی ئەو دەشەهیدانە بکەی کە لە کەلار و گەرمیان و ئەوانە بکەی و آخرنا من هیچم لە ئەرزی واقعدا نەبینیوە لەبەرەوە دەیان کەیسی تر هەیە لە سلێمانی ئێوە توان ئیبرازی کەن یعنی خۆ من دیفاع لەوە ناکەم من ئیدانەی دەژیرکردنی چاڵاگوانانەکەم ئیدانەی بەڵام ئەم هەناسەیە تو وەختێک زۆر سلێمانیانە دەی دەپەیوی ناچارم دەکەی منیش زۆر هەولێریان تو ئەخر ئەو هەناسەیە کاکە ڕێباز ئەگەر وەڵامی پرسیارەکەی من بیتەوە سپاس دەکەم باسم لەوە کرد مافی شارمان بەڵێ تا چەند خەڵک بووی ئەوە تەدەخولە ئەزانی خاتون ئێوە پێتان وایە فشار نییە تەدەخولە موجهە و ئەو قسانێک کە کراون نەخێر ئەو قسانێک کە کراون هەر لە بۆچوونی ئەو دوو برا بە ڕێزەشم کە قسەیان کرد ئەمە موجهە و ئەوە بۆنی عقدەی شخصێکی لێدێ کە باز لە تەسریحی سەرۆکی حکوومەت دەکا یا ئەوە بەڵام لەو لاوە باز لە جێگرەکەی ناکرێت وازەحە ینی ئاراستەکان وازە ئەزانی قەتع نەکرد و هیوادارم یعنی ئینی سەلیقەی ئەوە دەبێت گوێ بگری ینی نازانم خۆ بەرنامەوە من سەدام بەرنامەم کردووە فەرموو گوێمان لێ گرتو کاک ڕێباز ئەگەر گوێ بگری سوپاس دەکەم ئەگەر ینی نازانم بەرنامەوە ناکرێ بەڕاستی لەبەرەوە یعنی ئەوەی کە ئەشهد بالله مام جەلال هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی بێ ڕاستی وتووە نمونەیەکی جوانی مام جەلالی هێناهەوە کە وتی مام جەلال وتوێتی وتە بەوتە وەڵام دەدرێتەوە ئەمە وڵایی زۆر جوانی وتووە یعنی ڕەحمەتی مام جەلال ئەوەی زۆر جوان حەق لەسەر تاسەری کوردستان ئەوە پەیڕەو بکرێ و بەڵام بەداخەوە پەیڕەو ناکرێ یعنی نانە پەیڕەو ناکرێت لەسەر جەم شارەکان بەڕاستی لەبەرەوە من ینی لە سلێمانیش لە شارەکەی مام جەلال ینی پەیڕەو نەکراوە وەقیمان بینیوانە کەناڵی ڕسمی داخراوە کەناڵی ڕسمی بین داجی ینی ڕۆژنامە نووس لی دراوە لاخی ئەمە مەماوانە هەیە بۆیە ئێمە با بچینە نێو عونقی مەسەلەکانەوە قوڵتر لەوەی بە شێوەیەکی سەطحی بین هەموو با بڵێن ئینەکە بخینە سەر شارێک شخصێک حیزبێک نا یعنی فراوانترە خاتونجا ئێمە باواز لە شارچێتی بینی لەگەڵ ئەوەی هەر لە سەرەتاوە ئێمە لەگەڵ شارچێتیان نەبووین و باسمان لەوەش نەکردووە بەڵام ئێوە پێتان وایە ینی ئەم کاری کە کراوە سربەخۆیی دادگاکانی نەخستۆتە ژێر پرسیارەوە خۆی قسەکە ئەمەیە ئێمە باسمان لەوە کردووە کە لەم کەیسەدا دوو خوێندنەوەی جیاواز هەیە ڕێی ئێوە کامیانە ینی ئێمەمان ئەوە دڵنیایی بکەینەوە کە نەخێر دادگاکانمان سربەخۆن و هیچ دەسێوەردانێکی دەرەکی نییە داوای دادگایی ئێمە دووبارە داوای دادگای تەمیز هەیە بەپێی ئەو یاسا کارپێکراوانەی کە هەن لە هەرێمی کوردستان کە سوکارەکەی ئێمە شەتوانین ڕێکخراوەکان سندیکای ڕۆژنامە نووسان ئەوانەی کە ئەندام وشتی سندیکای ڕۆژنامە نووسانە ئەوانەیە کە لە ڕێکخراوەکە چاڵاگوانی کۆمەڵگەی مەدینین بەپێی ئەو یاسا کارپێکراوانەی هەن دەتوانن داوای ینی تەمیزی کەنەوە ئەو بڕیارە و بەڕاستی من ئەگەر بۆ خۆ من لەگەڵ گرتنی شەخص نیم ئەزانی خۆ من لەگەڵ ئەوە نیم خەڵک دەژیر بکرێمە بارودۆخێکی زۆر اینمانەیە لە کوردستان یعنی خەڵک بێتاقەتە خەڵک موچەی دوا ئەکەوێ خەڵکێکی ینی ئێمە حکوومەتی ئێمە کۆمەڵێک کەم و کوڕیمان هەیە کە هیچ کەسێ ناتوانانی حاشا لەوە بکە بەڵام تۆبی لە خاتون من لە جەرگەی خۆپیشاندانەکانی هەولێر بوو مەزانی ئێمە تۆڕێکی ڕێکخراوەیین نوێنەری 50 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی دەکەن لەسەر ئاستێورە خەڵکێک هەبوو هاتە ئەو خۆپیشاندانانەی هەولێر لە 2010 مامۆستایان هات لەسەر حسابی ئێمەمانان و لەسەر حسابی ئەو مامۆستا و فەرمانبەرانەی لێوە بوون یعنی خۆیان کردە پاڵەوان و ڕۆشتە پەرلەمان هێدوایی هەر ئەوانە بوون دەنجیان بەرز کردەوە لە کاتی پاڵاوتنی سەرۆکی هەرێم هەندێکیان چوون بوون بە هینی مڕەشەحی حیزبەکان و ئەوانەیە کە بە ناوی چاڵاگوانی هاتبوون من بەشێکیان زۆر لە نزیکەوە ناسم لە هەولێر ئێدوایی بەشێکیان بوون بە کاندیدی حیزبەکان دەرنەچوون هەندێکیان بوون بە کاندیدی یەکێتی هەندێکیان بوون بە هی پارتی هەندێک بەشی زۆریان بوون بە هی گۆڕان و هەندێکی گۆڕان چوونە پەرلەمانیش یعنی شەڕەکە بۆ ئەو بڕاتە پەرلەمان نەک بۆ شتی تر بۆیە من لەگەڵ ئەوەم ئەم بڕیارە پێداچوونەوەی پێدا بکرێ و
لێگەڕێن کە دادگاکان ئیشی خۆیان بکەن و لەگەڵ ئەوەش زۆر تەبیعیە فشاری مەدەنیش هەبێ ڕای عامی بۆ دروست بکرێ و ئەمامە حاڵەتێکی زۆر نۆرمەڵە زۆر باشە بەڵام ئێوە پێتان وایە ئەمە فشار نیە تەدەخولە وەڵام وەرگرت دواتر ئەگەڕێمە وڵات کاک ڕێباز بۆ شێوەیە ینی کاتێک کە تۆ باز لە کەسێکی وەها دەکەی بەو شێوەی وەربگیرێت کە ئەمە پەیوەندی بە شارچێتیەوە هەیە لە کاتێکە ئەمە ڕای گشتی قسە لەسەر دەکا و لە من لە سەرەتای بەرنامەکەش و ئاماژەم بەوە کرد کە نەک تەنها لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی جیهانی لە ئێستادا ئەم کەیسە خوێندنەوەی بۆ ئەکرێ بەڵێ ئەم برا بەڕێزە کە باسی یاساکردن وازانە یاساکان تەنها بۆ سلێمانی نووسراون ئەم یاستایی ژمارە 35 ساڵی 2010 کە هەموو کورد بەشداری لە دەرچوانەکەیە کرد هەموو ڕۆژنامەنووسان قسەیان لەسەر کرد تەنها بۆ سلێمانی نەنووسرا بۆ کوردستان نووسرا سێ جار سەرۆکی هێرم کە کاتە کاک مەسعود بەرزانی بوو ڕۆشتە بەردەستی دەستکاری کرا و گەڕایەوە کە یاسا دەرئەچێت بۆ هەولێر و بۆ دهۆک و بۆ سلێمانێک کە من باسی سلێمانی ئەەکەم من سکرتێری لقی سلێمانیم لەگەڵ ڕۆژنامەنووسەکانە ئەڕۆمە ئەوێ بەڵام من ئەزانم دادگاییە کراوە لە هەولێر یەک نوێنەری ئێمی تیان نەبوو یەک نوێنەری جەنابیشی تیان نەبوو یەک نوێنەری ڕێکخراوەکانی چالاکی چالاکوان مەدەنیشی تیان نەبووە ئەی کەواتە تۆ ئیتر یاسا بۆچی دەرەکەی مەبەستەکەی من لەوەیە ئەی بۆ لێرە جێبەجێ ئەکرێ باشە دوو ئەو ئێمە خۆمان لی بێدەنگ کرد قەی ناکە بۆی دڵی برادران عاجز نەبێت لی بێدەنگە بین ئەوە خەڵک کەناڵدا ئاخرێ و سواری سیاریان ئەەکەن و یان هێن لە دێگەڵە فڕیانیان جارێکی کە ئەی تۆ ڕێکخراوی سیپیجێ چۆن بێدەنگەکەیت IFG چۆن بێدەنگەکەی یۆنامی چۆن بێدەنگەکەی بەڵام کاکاروان دواتر باز لە هەڵوێستی ئێوە ئەکرێت ینی جەنابتان ئێوە وەکو سەرۆکی لقی ڕۆژنامەنووسان ئێخی ئێوە دەگرێت کە هەڵوێستی ئێوە لەم کاتەدا ئێمە ئەوە تا ئەگەر قسەی تیا بکە من لێرە کاکە ئەڵێ ئێوە شارچێتیەکان بەیاننامەیەک لە هەولێر دەرچووە هەر شەو بەیاننامەکە باڵی نەقیبی ڕۆژنامەنووسان کە ئیتیجاکی نوعێکی کێ بیرکردنەوەی نوعێکیکەیە هادەڵی ئێمە بە بسمان لەمانە نەبوو بسمان لە بەیاننامەی خەڵکی کێ کە ڕۆژنامە نووسن بە مەرجێک لە یاسای کاری ڕۆژنامەوانەیە بۆ هاوڵاتی هەیە کە ڕێی خۆی دەرببڕێ ئەڵێ مادەی دووەم بڕگەی یەکەم ڕۆژنامەگەری ئازادە هیچ سانسۆرێکی لەسەر نییە و ئازادی دەربڕین و بڵاوکردنەوە بۆ هەموو هاوڵاتیەک دەستە بەرنار بۆم ڕۆژنامەنووسێک کەواتە ئەگەر بە هاوڵاتی حسێبیانکەی مافی ڕەخنەگرتنیان هەیە ڕەخنە ئەگریت ئەی بە محکەمە بەو یاسایی بە محکەمەکە جنابی سەرۆکی هەرێم ئیمزای لەسەر بوو احترامان بۆ ئیمزاکی ئەو احترامان بۆ دەنگدانی ئەندامانی پەرلەمان احترامان بۆ ئەو جوهدەی کە خەڵک سەرفی ئەکا جا تۆ هەر شتێک بڵێت و لە باسی لێ نەکی لەبەرەوەی کە لە سنووری دەسەڵاتی ئەمەیانە ئەیکەواتە تۆ نابێ باسی ناپلیۆنیش بکەی لەبەرەوەی ئێمە لە سەردەمی ناپلیۆنان نەژیاوین نابێ باسی فتوحاتی ئیسلامیش بکەی ئەم بۆچوونەوەی لەوە کردووە کە خەڵک بکوژ و ببڕ بێت کە خەڵک بێنی 6 ساڵ حکمی بێ بە ناوی سیخوڕیەوە کە دەست پێشخەری لە دادگاکان بکەی ئێمە ڕۆژنامەنووسین من سوێنم خواردووە کە دەست ماوەتە ئەم کارە سوێنێک لەسەر شانمە بەڕاست ئەڵێم ڕاست بەغەڵەت ئەڵێم غەڵەت بۆ مەسەری داخستنی کەناڵی NRT کە کاکە باسی ئەکات لەسەر کەناڵەکەی خۆیان وتمە بەڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 وەزارەتی ڕۆشنبیری کە ئەوان ئیداری کەناڵی بینراوەکانەکەن قرار دەرچووە بەڵام خۆتۆ ناشکریتە کە برادرانمان لە بادینا قەت و عام بکرێن و باسییانێ نەکەین لە سۆران و لە چۆمان و لە گەڵاڵە و لە هەولێر و لەکوێ کاکە ئێمە باز یەکگرتنی کوردستانی گەورە ئەەکەین یعنی تۆ ئەبێ هەرچی بکەی ئێمە باسی لەگە لەبەر ئێمە سیاری ئەو کەم کاتی ئێمە باز لە کۆکردنەوەی زانیاری ئەەکەین بەتایبەت بۆ ڕۆژنامەنووسان لە چ کاتێکا بێتە سیخوڕی یاسای ژمارە 11 ساڵی 2013 یاسایەکە جنابی سەرۆکی هەرێم ئیمزای لەسەر کردووە یعنی کە ئەو نوێنەرایەتی هەموو خەڵکی هەرێمی کوردستانەکە ئەندامانی پەرلەمان بە زۆرینەی دەنگیان لەسەراوە لەم یاسایە هەموو بابەتێک خراوەتە ڕوو چی ئەگونجێ چی ناگونجێ دانی ئێمە بۆ نەگەڕێنەوە بۆ یاساکی خۆمان هەموو شتێک بە وردی باسکراوە بەڵێ ئەو یاسا ئەو بابەتانی کە بە کەڵکی بڵاوکردنەوە نایەن قۆڕەخی لەسەرە ئەگەر بێت و بڵاوی کەیتەوە بەپێ ئەو یاسایە حکمێکی دیاریکرای خۆی هەیە بەڵام 6 ساڵ زیندانی نییە 6 ساڵ زیندانی لە حکمی بڵاوکردنەوەیان نییە و تا ئێسش نەبووە ئەمە وەرشەخانێکی ترسناکە و ناتوانین لی پێدەنگ بین ئەیتر تۆ بە هەرچی تۆمەتبارمان ئەەکەی بۆ باش ئێمە ئەگەر کەسێک 24 ساعت تەوقیف بکرێ ڕۆژنامەنووسێک لە ئەوەی کە پێوتر على ذمة التحقیق ئێمە لێرە دنیای لێکرد بە هەڵا 24 ساعت ئەگیری هەتاوەکو کێسەکەی یەکلای بێتەوە بەڵام ئەمە 6 ساڵ حکمدانە 6 ساڵ ئەچێتە ژوورۆ لەناو پیاوکوژ و تلیاک فرۆش و جاسوسی ڕاستەقینە نەک ئەم جاسوسانی کە تۆمەتیان بۆ دروستکراوە لەگەڵ ئەو خەڵکانە هەڵسوکۆتی لەگەڵ ئەکرێن ناو سجنە دەی باشە ئەگەر ئێت و ڕێکخراوی مافی مرۆڤ قسە نەکاو خەڵکی سلێمانی قسە نەکاو سندیکا ڕۆژنامەنووسان قسە نەکاو پارێزەرەکان قسە نەکەن والله ئەبێ بە دارستان و هەر ئەمڕۆ 50 ساڵ ئەگەڕێنەوە زۆر باشە لەبەرەوە هیچ هێزێک نییە خەڵک بێدەنگا لەسەر ئازادی وتنی خۆی سبێنێ من معرەزم بۆ ئەوە ئەمە پێنج کەس لەسەر وشە خراونەتە ژوورەوە سبێنێ من و کاکارزانش خەنە ژوورەوە جا تۆش ڕۆژنامەنووسی بۆی هەیە تۆش بە هەمان شێوە کەواتە ئەوەشی کە گوێی لە ئێمە هەر هاوڵاتێک کە ڕۆژنامەنووس ئەمە یاساکەی
کار ئاسانی بۆ ئەک بۆ بەدەستێنانی زانیاری بۆ وتن کەواتە هەر هاوڵاتیەک لە فەیسبوکەکەی خۆیان لە گروپ شاتەکەیە لۆگۆیەکی دانا ئیمۆجیکی دانا بۆی هەیە 6 ساڵ بکرێتە ژوور. باش کەواتە لە ڕووی یاساییەوە ئەو یاسایی کە ئەمانی پێسزادراون کاروان باسی لەوە کرد کە ئەمان بەسی خوڕی و لە هەمان کاتە ئەو 6 ساڵە ینی ئەمە تەناقوزێک دروست دەکات لە ڕووی یاساییەوە بڵێ لا نەخام ئیشارەتم ما بە کۆمەڵێ لەو پێشکاریانی کە کراوە بەرامبەر بە کەیسەکە یەکەم شت کە باسم کرد ئەوە بوو کە ئەم کەسانە لە کاتی دەستگیرکردنیانە بۆ ماوەی دووسێمان ئەسڵان کەس نێزانین لەکوێن ئەمە پێشکارێکی زەقزەقا یعنی ئەمە وەکو کاکاروانتی ناکرێت تۆ من لە دووهۆ لە سلێمانی خوروقات ڕوویاوە قسەمان کردو لە دووهۆ ڕوویا قسە ئەەکەی لە هەولێر کراوە قسەمان کردو لە کەلار کراوە قسەمان کردووە لە کاتی خۆیان ئەو ئینەی ڕێباز بەداخەوە یعنی ئێستا ئەبێ وا بڵێن ئەبێ بڵێن لە شانسی ئەو کەیسەی بادینانە ئەگەر ئێمە بمانەوە قسە بکەین و برادرانە کەس عادل لێمان عاجز نەبێ وڵا بێت دوعا بکەین لە سلێمانیش خەڵک بگیرە بۆی لەم کاتە ئێمە ئەم قسەیەش بکەین ئەکاکە مەکەی مەنتەقی قسەکردنە مافی مرۆڤ پەیوەندی مافی مرۆڤ شاکێوانەوە هەیە کاکە وەختێک ئێمە قسەمان لەسەر بابەتانە کرد لە سلێمانیە هەڕەشەمان لێکراوە کاکەش سکاڵا لەسەر ئەم ڕێکخراوە ئێمە تۆمار کراوە لە بڕی باسی خراپی محکەمەمان کردووە لەناو دادگایەکی معەنە کاتی خۆی خۆ ئەمە بێویژدانێت و ئاوا قسە بکەی لەسەر ئەو بابەتانە ئەمە وەکو باسم کرد ئەم پێشەلکاریانەی کە وتم یعنی ئەوەی کە زۆر زەقی کردەوە ئەمانە بوون لە کاتێکا تۆ بەجارێ 72 کەس گیران بێسەر و شێن بوون کە سوکاریان نانەزانین لەکوێن یعنی تەوشمێکی زۆر خراپ و بێدەنگێکی گەورە کرابوو لەسەر ئەم بابەتە ئێمە لەو کاتەیە بەیان نامان دەرکردو و راپۆرتمان ناوە بە یونامی و چوین مقابلەمان کردوون تمانە ئێوە بەدادەچوون بۆم کەیسە بکەن باشە ئەمە نقطە یەکەم نقطەی دووەم وەکو باسم کرد مەحامی ئەگرن بۆ پارێزەر کاکە ئەی باشە چی بکەین لە یاسای ئوسوڵی محاکەماتی جەزایی مادەی 123 ئەڵێ هەر کەسێ پارێزەری خۆی هەبوو ئەبێ دەستگاکانی لێکۆڵینەوە و حاکمی تاحقیق ئەبێ ڕێگەی پێ با ئەو کەسانە بێن کاکە بە ڕۆژانە ئاگامان لێم و متابعەمانەکردن ئەچوونە محکەمە هەر جوابیان نەیانەوە یخ معقولە وەکردنەوەی وەکالەتێ بۆ کەیسێکیەوە با هەرچیە بێ وازدەوە بێنە من علاقەم نی ئەمانە چۆن تا ئەم دقەیەکە من قسەی ئاگەم من کێشەم نییە چیە و چی نییە کەسێکی سادەیەک ئیرهابیە هەر کەسێکە ڕۆژنامە نووسێکە سی خوڕێکە ئەم قانونەمان بۆ هەیە کاکە ئێمە مادەی 123 چی لەکەی من لە کاک ڕێبازە پرسم یعنی بین ئەمە لەسەر ئەمە قسە نەکەین بڵێن وڵا لە سلێمانی ئەمە ڕووینە ئەو لەو کاتەیە ئەمە نقطەی دووەم نقطەی سێهەم ئەوەی کە زۆر مۆزوعەکەی خەس کردەوە ئەمە کاکە من پشتی شخصی نییە لەگە سەرۆکی حکومەتە بڕوا بکە مۆزوعەکەی من ئەوەیە ئەڵم سەرۆکی حکومەت کام قسەی کرد ئەم قسەیە تەواو پێشێلکاری هەموو مەبادی باشەکەوت ئێوە پێتان وایە لەم کەیسێ ئەنجومەنی دادوەری سەربەخۆ نەبوو کاکە ئەنجومەنی دادوەری خۆ کاریگەری دەرەکی لەسەر ئەگەر ئەنجومەنی دادوەری لە 2010 لە 2017 لە ساڵانی پێشووترە لەسەر ئەو شتانی تر قسەی بکردا کە بە عالەمی ئاشکرا ئەندامی مەکتەبی سیاسی هەردوو حیزبی دەسەڵاتدار هاتن وتیان دادگاکانمان بە حیزبی کردووە بڕوا بکە هەرچی شوێنە قسەی کرد بەس ئەنجومەنی دادوەری قسەی نەکرد یەکێتی دادوەران و دەستی نەزا هەمویان قسە ئەکەن ئەڵێن کاکە ئێوە چەند حاکمێکتان بە ناسایی مدەی خزمەتان بۆ درێژ کردوێتەوە لەوا قسەیان کردایە ئەمان و کاکە قەینەبا لەمەش قسە بکەن ئێلە هیچ قسەی نەکردو لەما یەت قسە ئەکات دوای ئەو تەی سەرۆکی حکومەت و دوای ئەو بڕیاری محکەمە ئەنجومەنی دادوەریەت ئەڵێ ئەو قسانی کە خەڵکی کا بەرامبەر ئەمە فشارە بەرامبەر دادگاکان ئەمە نیگەرانێکی دروست کردووە من حەزەکەم یەک شت بڵێم نانەخان هەرێمی کوردستان هەرێمێکی کراوەیە پڕێتی لە منەظەماتی دەولی و چاوی لەسرە دەستەی مافی مرۆڤمانەی یونامی موقعی لێرێ ئەمریکا لێرێ بەریتانیای لێ هەمووی چاودێری ئەمانە بەڕاستی مۆزوعن تورکیا ئێستش ئەوە چەندین ساڵ بچێتی ئیتحادی ئەوروپیۆن ناچێتەوە بۆ ناچێت لەبەرەوەی پێشەکاری بەرامبەر مافی مرۆڤ و کوردەکە ئەم نابێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەم نەمەتە بیرکەنەوە چکە ئەمە من ئەو جاری کرد لە چاپێکردنەوە قسەم کردو وتومە ڕەنگە ئەو جیهەتە ئەمنیە ئەم کەیسە بەرێتەوە ڕەنگە ئەم 6 ساڵیان بۆ بچێتە سەر بەڵام دۆسەیەک و مەلەفێکی زۆر گەورە ئەدۆڕێنین کە ئەویش متمانەی هاوڵاتیانە بەرامبەر بە دادگاکان بەرامبەر بەسەر بەخۆبوونی دەسەڵاتی دادوەری بەرامبەر بەوەی کە خەڵک ئیتر وەکو کاکاروان وتی لە ئەمن و ئاسایشی خۆی بەڕاستی ئەکەوێتە گومانێکی گەورەوە زۆر بەلای منەوە کەواتە کاک ڕێباز ئێوە پێتان وایە دەرکردنی بڕیارێکی وەها متمانەی هاوڵاتیان بەرامبەر بە دادگاکان ئەخاتە ژێر پرسیارەوە و یاخود لە ڕووی ئەوەی کە ئازادی را دەربڕین سنووردار بکرێت کاتێک کە تۆ بڕیارێکی لەو شێوەیە دەرەکەی خەزانی من بە هیچ جۆرێک لەگەڵ سنووردارکردنی ئازادی ڕادەربڕین نیم بە شێوەیەکی گشتیوە بەڕەهایی باوەڕم بەوە هەیە کە مدیا دەبێ کاری خۆی بکات دەبێ فەزای گشتی لەبار بکرێت بۆ ڕۆژنامەنووسان کاری خۆیان بکەن چاڵەگوانان کاری خۆیان بکەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە بەپێی یاسای ژمارەی ساڵی 2011 کارەکانیان
ڕێک خراوە کارەکانی خۆیان بکەن هەموو ئەوانە وەسەبارەت بەوەی لا نەخان یعنی تو نازانم ئەوەی کە تۆزێک متابع بوو بێ ئەزانی ئێمە ئەو شتانی کە باس کران ئێمە دەیانجار لەسەر مەسلەی چالاگوانان لەسەر مەسلەی ڕۆژنامە نووسان گرتنی ڕۆژنامە نووسان لەسەر کۆمەڵێک شتی تر یعنی ئێمە لە هەولێر مووقیفی خۆمان هەبوو و ڕخنەی زۆر جددیمان گرتووە لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئێستاش ڕخنەی زۆر جددیمان هەیە لە کۆمەڵێک شت کە پێمان وایە حکوومەت دەیتوانی ئەم حکوومەتەی کە پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و پێکاتەکان تێیدا دروستیان کردووە بەرپرسیارەتێکی زۆر ئەساسی لەسەر شانە و کۆمەڵێک کەم و کوڕی هەبووە کە ممچینە کەمتەرخەم بوو بن لە کۆمەڵێک سێکتەردا کە نایەتوانێت وەکو پێویست لە ئاست موحی خەڵکی کوردستان بن بەڵام ئەوەی کە دەگوترێ هەموو ئەو شتانە نسبین یعنی خۆ ناکرێ من بڵێم لە هەرێمی کوردستاندا ئێستا من ئەو یاسایی کە یاسای ژمارە 35 ساڵی 2007 کاری ڕۆژنامەنووسی بەڕاستی پێویستە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان فشار بکە و بۆ ئەوەی ینی ئەمە هەموار بکرێتەوە چونکە کۆمەڵێک کەم و کوڕی تێدا هەیە یعنی باسی مەسلەی میدیای ئەلیکترۆنی ناکە یعنی ئێستا ئەمڕۆ سۆسیال میدیا بە تۆخی دەستی ناوەتە ینی سەرجەم سێکتەرەکان ینی خەڵکێکی یەکجار زۆر ینی ئەوانەی کە باسیش کران ئەو چالاگوانانەی دۆهۆک و ئەوانە زیاتر سۆسیال میدیایان بەکارهێناوە یعنی ئەمە دەبێ بەڕاستی لە ئەم یاسام پێم وایە ئەوە ئیشی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانە لەگەڵ کۆمەڵێک خەڵکی پسپۆڕی مەجالەکە و لەگەڵ کۆمەڵی خەڵکی یاسانەز بۆ ئەوەی ئەم یاسایە هەموار بکەنەوە بە شێوەیەک هەمواری بکەنەوە کە لەگەڵ معایرە دیموکراسیەکان لەگەڵ پرەنسیپەکانی مافی مرۆڤ لەگەڵ مەسلەی هەتا یاسای بەدەستێنانی زانیاری لەگەڵ مەسلەی بنەما ئەساسیەکانی دیموکراسیات لەگەڵ هەموو ئەوانە بگونجێ باش ئەوەکو ڕێکخراوە مەدەنیەکان تا چەند کارتان لەسەر ئەوە کردووە کاکە ڕێباز تا چەند کارتان لەسەر ئەوە کردووە کە کار بکەن بۆ هەموارکردنەوەی ئەم یاسانی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی پێویستی بە هەموارکردنەوەیە ئەزانی ئەوە ئەم بەرپرسیارەتە بەتەنها لە ئەستۆی ئێمە نێوەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی بەڵام کارتان لەسەر کردووە ئەساسیە ئەم بەرپرسیارەتی ئەساسیە لە سەرشانی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانە کە سندیکایەکی معنیە بەکاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان و من لێرە ڕای دەگەێنم و ئەم برا بەڕێزە سینی سلەیمانیە سندیکا ڕۆژسکرتێری ئینی سلێمانی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان و برانی هەولێر و هەر کاتێک پێویست بە فشاری ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بکات لە هەولێر بەتایبەت تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر و ئێمە حازرین بۆ ئەوە بەڕاستی چونکە 2000 خاتونجان ئەبێ هەر کارێک چوارچەوێکی یاسایی یعنی هەموو کارێک یاسا فەلسفەی بوونی یاسا لە کۆمەلگاکانی دنیادا بۆ مەسلەی تەنزیمکردنی هینە ینی حیاتە بە شێوەیەکی گشتی ینی تۆ ناکرێ یاسا ینی ڕێکخستنی ژیانە ژیانی کۆمەلگایە بە شێوەیەکی گشتی تۆ باز لە هەر شتێک دەبێت بەڕاستی بە یاسا ڕێکی خەی بۆیە نەبوونی یعنی دەقێکی ڕوون لە یاسای ژمارە 35 ساڵی 2007 کاری ڕۆژنامەنووسی بەوەی کە میدیای ئەلیکترۆنی بەوەی کە سۆسیال میدیا بەڕاستی نەبوونی ئەوە فراغێکی دروست کردووە کە زۆر جار هەم دادگاکان ئیسینات دەکەنە سەر مەسلەی یاسای سزادانی عراقی و دوور دەکەونەوە لە کەخواوە هەیە بەڵێ دوور دەکەونەوە پێتان وایە ئەگەر هەڵەیەک لە دەرکردنی بڕیارەکان لە دادگادا بدرێ بەهۆی ئەو فراغە یاساییەوەی کە لە ئێستاە هەیە من پێم وایە ئەم فراغە قانونیەی کە هەیە ئەمە وای کردووە کە زۆر دادگاکانیش ئیشەکانیان لێ تێکەڵ ببێ فعلەن و ئەوە یەکێکە لەو هۆکارانەی ڕەنگەمە هۆکارێکی سەرچی نەبێ بەڵام ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە یاساکە پێویستی بە هەموارکردنەوە هەیە و ئێمە دەستخۆشی دەکەین ئەگەر سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بۆ ئەوە کۆبوونەوەی بکەن بۆ ئەوە سمینارێک بکەن بۆ ئەوە دیبەیتێکی گەورە بکەن و ئێمە حازرین و فشار دروست بکەین و ئێمە حازرین سپۆرتی ئەم پرۆژەیە بکەین بۆی داوا لە لێژنەی کۆمەڵی مەدەنی داوا لە لێژنەی ڕۆشنبیری داوا لە سەرۆکایەتی پەرلەمان و هەموو فراکسیۆنەکان بکەین بۆی کە ئەم یاسایە هەموار بکرێتەوە بۆ ئەوەی یاساکە ینی با بڵێن دادگاکانیش سەر بە خۆیانە کاری خۆیان بکەن زۆر بتوانن بەپێی ئەم دادوەرە بە ڕێزانەی هەن بەپێی ئەو دەقە یاسانەی لە ژێردەستیانە دەستخۆش کاکاروان بۆ کارتان لەسەر ئەو نەکردووە کە ئێمە فراغێکی یاسایی وهامان هەیە و ئەمە بەشێکی بە پێی قسەکانی کاگەڕێباز بێ هۆکاری سەرەکینی بەڵام بەشێکە لەو هۆکارانی کە دەکرێت دادگاکان هەندێجار بەهۆی نەبوونی دەقێک یاخۆ یاسایەکی تایبەتەوە ئەگەر بەهەڵە بڕیارێک دەرکەن ئەمە هۆکارەکەی بێ ئێوە بۆ کارتان لەسەر ئەوە نەکردو وەک سندیکا ڕۆژنامەنووسان ئەو مۆزوع بنی زۆر دوورە
کاریشمان لەسەر کردووە بەڵام با دوسێ دقێک لە مۆزوعی تەوەری سەرەکی دوورکەوینەوە ئەم یاسایە بە شێوەیەک نووسراوە ئازادی فراهەمەکات یاسای ژمارە 35 ساڵی 2007 زۆر لە زۆر ساڵەوە لە زۆر کەسەوە لە زۆر حیزبەوە لە زۆر لایەنەوە دەست هەیە ئەیانەوێ ئەم یاسایە بگاتە دەستکاریکردن و هەموارکردن هەتا پڕ و باڵی بکرێت ئەمە کورت و کرمانج سێ دانیشتمان لەسەر ئەم یاسایە کردوەوەی کە من خۆم تیا دانیشتم لەگەڵ پەرلەمانتارانی کوردستان و لەگەڵ لایەنەکانی پەیوەندیدار و لەگەڵ یاساناسان و لەگەڵ حکوومەت و لەگەڵ جارێکی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان کە جەنابی کاک مەسعود بوو بە ئاشکرا پێمان وتووە ئێمە وەکو ڕۆژنامە نووسان لەگەڵ ئەویانین ئەم یاسایە پڕ و باڵ بکرێت یاسا دەوێت ئێستا پرۆژەی یاسای میدیای ئەلکترۆنی لە ئارایە و لە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە ئەم یاسایە چوارچێوەی ئازادی فراهەم کردو لە کوردستانە تاکە خاڵی شانازی کە ئێمە شانازیمان پێوە کردو چەندین ساڵە وتومانە یاساکەمان یاسایەکی مۆدرنانە نووسراوە باعترافی هەموو دەوڵەتە ئازادی خوازەکان ئەمە ئەوە دوو هەر ئەتەوێ مەسەلەن حکم بەی بەسەر خەڵکێکە یاسایەکی هەیە پێڵەن یاسای ژمارە 6 ساڵی 2008 ئەویش هەر یاسایەکی کوردستانی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان ئەگەر بیانۆکە ئەوەیە کە لە چوارچەوەی یاسای ژمارە 35 کە ساڵی 2007 نووسراوە باسی سوشال میدیا و میدیای ئەلکترۆنی نکراوە خۆ لە یاسای ژمارە 6 ساڵی 2008 باس کراوە بۆ ئەڕێتەوە بۆ ئەو یاسای معادلی 156 مادە 156 ئەتوانی بەم یاسای بیکە هەر هیچ نەبێ یاساکە کوردستانیە بەڵام ئەگەر تو بتەوێت سزای کەسێک بیت 100 نوع یاسا هەیە یاسا مەتاتیە من لە باوەڕان کە تو ئەتوانی لە چوارچەوەی یاسایە 100 تۆمە دروستکەی بە ناوی ئاسایشی نەتەوەییەوە بە ناوی سیخوڕیەوە بە ناوی خیانەتەوە بە ناوی نازانم پێشەکاری ئوسوڵیات و ڕموز و سمبولی نێو نەتەوەی و ئاین و ئەمانە هەمووی هەیە بەڵام خەڵک ئەزانێت ئێستا خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستانە سوور ئەزانن کە 5 کەس حکم دراون یەکی بە 6 ساڵ ئەگەر بێت و دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان پێداچوونەوە بە حکومەکەیان نەکات من ئەڵێمە بێ فاتحە لەسەر دەسەڵاتی دادوری لە هەرێمی کوردستانە بخوێنرێ بۆ لەبەرەوەی هەمومان ئەزانی ئێمە کو ڕۆژنامە نووسان ئەزانی خەڵک و هاوڵاتی ئەزانی ئەوانەی کە تۆڕی کۆمەڵایەتی بەکار ئەهێنن ئەزانن کە ئەم حکومە جائرە ئەم حکومە زاڵمانە دراوە ئەم حکومە هی ئەوە نییە کەسێک پۆستێکی کردووە کەسێک لە گروپچاتە قسەیەکی کردو جا ئەگەر وای بێت من باشکراوت من بە دەنگی ئەمریکا وت ئەگەر وای بێت دەبێ ئێمە هەر من لە گروپێکم 1550 کەسە يعني 1550 کەس ئەنواع و ئەشکال خەڵکی تایە شت ئەوترێ شت ئەنووسێ ئەگەر یەکێک کۆپی ئەمە بکات و بیبەوە لە ئاسایش دای بنێ بێن من بگرن 6 ساڵ حکم بدرێن لەسەرەوە يعني ئەمە خوا بەمە ڕابردارە کاتە ڕۆڵی ئێوە چێ بێ وەک سندیکای ڕۆژنامە نووسان ئێمە یاسامان هەیە دانەخان یاسامان هەیە لە چوارچێوەی ئەو یاسایە هەموو شتێک ملمان هەموو باریکترە هەموو وتنێک هەموو ڕەخنەیەک هەموو بڵاوکردنەوەیەک ئەوەی علاقی بە وتن و ئازادیەوە بێ کەس داوای ئەوە ناکە کە تیرۆریستێک بینی بە یاسای کاری ڕۆژنامەوانی دادگایی بکەیت وتن ئەبێ بەم یاسایە بەم یاسایە با دادوەرەکە بم دادگایی بکە 5 ملیۆن غەرامەی ئەکات ئەبێ بێدەنگ پاری خۆی ئەو بێتە دەرەوە دووباری ناکاتەوە ملیۆنەکە بۆشی هەیە بێتاوان دەرچێت کە بێتاوان دەرەچێت بە پێم یاسایە داوای قەرەبوو ناوبانگ و سمعە و کەرامەتی خۆیەکات بەڕاستی ئەڵێم جێی شەرمە ئێستا ئەم ئێوارەی راپۆرتێکی میدل ئیست ئۆنلاین خوێنێتەوە باز لە هەڕەشی ئەخلاقی ئەکات لە یەکێک لەو دەستگیراوانە يعني ئاژانسێکی نێودەوڵەتیە و قسەی ئاعتیباری بۆ ئەکرێ لە هەموو دنیا ئەخوێنرێتەوە ئەو نووسری حسابی بۆ ئەکرێ کە باس ئەکات ئەڵێ بەڵگەمان لایە کە خێزانی یەکێک لە یەنەکان هەڕەشی لێکراوە و بانگ کراوە یەکێک لە ئەوەی کە ڕاگیراوەکان يعني شتێک بەدەر لە ئەخلاق بەدەر لە بەڵێ میدل ئیست ئۆنلاین ئەوە تا راپۆرتێکە ئێستا ئەمڕۆ بڵاو کراوەتەوە بە عەرەبی هەیە بە ئینگلیزی هەیە بە 25 زمان هەیە ئەتوانن بڕۆن سەیریکە ئەمە بۆ ناوبانی من وەکو سلێمانی خراپە اینجا کاک ڕێباز وەکو هەولێر اینجا دهۆک اینجا هەرێمەکە هەمووی لێرەیە لە چوارچەوەی یاسایە کارەکەین و چوارچەوەی میدیایەکی نێودەوڵەتیە کە هەموو چاویان لەسەر ئێمەیە دەستخۆش کەواتە ئەگەر بە شێوەیەکی گشتی باس لە ڕۆڵی داواکاری گشتی بکەین لەم کەیسەیە ئێمە کۆمەڵێک کۆکارمان وت کە بوونە ئەوەی کە ناڕەزایەتی دروست بێت هەر لە نەبینیانەوە هەر لەوەی کە کار ئاسانی بۆ پارێزەرەکانیان نەکراوە هەر لەوەی کە کاروان باسیەکات کە هەڕەشەوە هەندێک باسیشان لەوە کردو کە هەندێک اعترافاتیان پێکراوە بە زۆر پێیان کراوە یاخود ئەو وتانی کە دراوە هی ئەوان نەبووە لە هەموو ئەم ئەمانە ئەگەر ببەستینەوە بەیەکەوە داواکاری گشتی چ ڕۆڵێکی هەبوو ئەوەی ئەمە ئاگامان لێ بەدادا چوون ماکرۆ لە پارێزەرەکانی بیستومانە هیچ ڕۆڵێکیان نەبووە ئەتوانم بڵێم هیچ ڕۆڵێک هیچ بە معنای چی هیچ ڕۆڵێکیان دەکرا ڕۆڵی هەبێت با ئەم ئەو پرسیارە بکەین طبعاً ئەگەر داواکاری گشتی لە ناو دادگای لێکۆڵینەوەی ئاسایش و هەر شوێنەکە هەبێ ئەو داواکاری گشتیان نابێ بڵێ ئەمانە بۆ پێیان ناڵێن لەکوێ گیراون بە کەسوکاریان کە مافێکی سروشتی و قانونی خۆیانە ئەمانە کە دەستگیرکراون نابێ پارێزەریان هەبێت داوای پارێزەری خۆیان نەبووە ئەمانە کە ئیدعایان کردووە تەعزیبیراون و هەڕەشیان لێکراون نەبووە تحقیق لەمایان کرا ئەمان بیان جوڵانەیە یعنی حتا من لا نەخان یەکش زۆر سەرنجی ڕاکێشام
داواکاری گشتی تەنها ڕۆڵێکی هەبوو لە کاتی دادگایکردنەکە لە ناو محکەمەکەیە داوای ئیدانەی ئەمانی کردووە. من یەک پرسیارەکەم سیخوریان بۆ چێ کردووە؟ تا ئێستا وازح نییەمانە سیخورا شتێک نییە نە لە قەرارە هەیە نە پیان وتراوە سیخوری بۆ سیخوری بۆ چ لایەنێ کردو بۆ کێ؟ یعنی بۆ ئێرانی کردووە بۆ تورکیای کردووە بۆ کوێی کردووە؟ ئەوەی کە هەیە و نییە باز لەوە کراوە کە ئەمان ئەو پێشەرگارانی مافی مرۆڤیان ناو بە سندیکای پارێزەرانی ئەمریکا. باش کاکە سندیکای پارێزەرانی ئەمریکا لە عالەمە حسابی بۆ ئەکرێ، لە عێراق حسابی بۆ ئەکرێ، هەرێمی کوردستان خۆی باش ئاگای لێتی. UN و یونامی لە وڵاتە هەیە بەم ڕۆژگارە سەردانی ڕێکخرا و حکوومەت و منەظەمات و سجنەکەن. یعنی ئەمە تۆ ئەمە ناوبنی سیخوڕی من حەزەکەم نەسی مادەکە توخوا بخوێن مۆلانە ڕێک نەسی مادەکە ئەمی کە بۆ ئەمانیان داناوە ئەمەیە ئەوەی کە کاکاروان ئەڵێ مەترسیەکە لەمایە هەر کەسێ بەدەستی ئەنقەز و بە هەر شێوەیەک ببێ لە کارێکداتیەوە بگلێ بە مەبەستی زیاندان لە ئاسایش و سەقامگیر و سەروەری دامودەستگاکانی هەرێمی کوردستانی عێراق و بێتە هۆی کەوتنەوەی ئەو زیانە. باشە پێم ناڵێن کە بەبندکردنی هەتاهەتا یان بەبندکردنی کاتی سزا دەدرێت کامەیە زیانگەیاندەکەی ئەمانە. ئەمە لەگەڵ شتەکانی یەکەمە کە لە بەشی یەکەمە قسەکانم کە کردن ئەمە هەموو نیگەرانەکە لەمەوە زۆر گەشتا پلەی کۆتایی وەرنەگرتووە پێتان وایە تەمیزکردنەوەی ئەم بڕیارە گۆڕانکاریەک لە بڕیارەکە بکات. وەڵی ئەمە لەکەین بەڕاستی داوا ئەەکەین هەرچەنە ئەو قسەی کە ئەنجومەنی دادوەری کردی هیچ چینێکی نییە لە ڕووی وەکو بڵێ لە ڕووی قانونیەوە ئەو وەڵامدانەوەی من بۆیە کە بوتم نیگەرانم لەوە ئەنجومەنی دادوەری ئەنجومەنێکە و مۆزوعی محکەمەی تەمیز ڕاستە سەرۆکی ئەنجومەنی دادوەری هە سەرۆکی دادگای تەمیزە بەڵام قسەی ئەوەڵ و ئەخیر بۆ دادگای پێداچوونەوەیە هیوادارین دادگای پێداچوونەوە ئەم هەموو نیگەرانی و پێشلکاری یاسایانی کە زۆر زەق لە دۆسیەکەیە بە هەند وەربگرێ شتێکی تر کە زۆر جێ نیگەرانیە یەکەم جاریشە ئەمە ئەگرێ ئەو وازەوە بێنە ئەمانە بەم قانونە و ساحەفین یا چالاکوانن داوای مافی خوانیان کردو بە ئاشکرا و باسییان کردووە. ئەنجومەنی ئاسایش یعنی چی وتەی نوێنەری یاسایی ئەنجومەنی ئاسایش وەرگیرە لە دۆسەیەکە کە ئێمە بەم ڕۆژگارە ئاسایش ئەوراقێنێ بۆ محکەمە و پۆلیس ئەوراقێنێ بۆ محکەمە یعنی بێت لە هەرچی دۆسەیەکایە ئەگەر وا دابنین ئەمەی ئەمان تەواو بێ ئەبێ لە هەموو دۆسێکا بێ نوێنەری پۆلیس و ئاسایش دژەتی ڕۆ لە ئەوراقا بنکەمەش یعنی بادری وەکوڵێ سابقەیەکی زۆر خراپە کاکە خۆمان سیاری دژەتی ڕۆیان نەتەقانەوە. دەست خۆش کاک ڕێباز ئەگەر زۆر بە کورتی کۆتا قسەم پێ بڵێ سپاس دەکەم کاتی بەرنامەکەم کۆتایی هاتووە فەرموو. زۆر سپاسان دەکەم وەڵام من پێم وایە ئێمە دەبێت هەموو جوهدەکان لە هەرێمی کوردستان یەک بخەین ئێستا قۆناغی یەکخستنی هەوڵ و هەنگاوەکانمانە لە پێناو فەراهەمکردنی فەزایەکی گشتی لەبار بۆ ئەوەی یعنی ڕۆژنامە نووسان چاڵاگوانان هەمومان بە ئازادی کارەکانی خۆمان بکەین و بەردەوام بین لە خزمەتگەاندن بەو ڕێگە دروستەی کە هەیە بە کۆمەلگاکەمان و من هیوادارم ئەنجومەنی دادوەریش بەڕاستی وەکۆی کە قسە لەسەرەوە کراوە پێداچوونەوە دەکرێت بە دادگای تەمیز پێداچوونەوە دەکرا بەو دۆسیەوە ئێمە هیوادارین و بە پێی ئەو یاسا کار پێکراوانەی هەر لە هەرێمی کوردستان کار بکەوە غەدر لە هیچ کەسێک نەکرێت. زۆر باشە ڕێباز یوسف سەرۆکی تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوون هەروەها بەڕێزان کاروان ئەنوەر سکرتێری لقی سلێمانی سندیکای ڕۆژنامە نووسان و بەڕێز کارزان فازیل بەڕێوەبەری ڕێکخراوی DHR بۆ مافەکانی مرۆڤ سواز کە ئێوەش لەگەڵمان ئامادە بوون سواز بۆ ئێوەش کاتە ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر.